بزوتنەوەی شکۆداری مامۆستایان لێبراوانە درێژەی هەیە. لەسەر بانگشتی شۆڕایی هەواهەنگی ڕێکخراوی پیشەیی مامۆستایانی ئێران، مامۆستایان، کرێکاران و کارمەندانی ناڕازی ئاموزش و پەروەردش و لە هێندێک شۆن خوێندکاران ڕۆژی پێنجشەمبە 2 مانگی بەفرامبار لە 102 شاری ئێران کۆبوونەوەی ناڕەزایەتی شکۆداریان بەڕێوە برد. ئەم کۆبوونەوانە سەرەڕای هەڕەشە و هێرش و توندتیژی هێزە ئەمنیەکان لە ناڕەزایەتی بە پەسەندکرانی ناقسی گەڵاڵەی ریزبەندی لە مەجلس بەڕێوە چوون کە لە ئاکامەکەی پێشێلکردنی مافی مامۆستایانی لەسەر کار و خانەنشین کراو، نەبوونی فێرکاری بێبەرامبەر و بایەخنەدان بە پەروەردەی ستاندارد و لە بەرچاو نەگرتنی خواستی ئازادی مامۆستایانی بەندکراو. سەرەڕای کەش و هەوای توندی ئەمنیەتی و حزوری بەرچاوی هێزە ئەمنیەکان و قەدەغەکردنی کۆبوونەوە لە بەرامبەر سازمانی بەرنامە و بودجە، مامۆستایان بە بەشداری بەرینی خۆیان کەش و هەوای ئەمنیەتیان شکاند و لەسەرەوەی سازمانی بەرنامە و بودجە دەستیاندایە کۆبوونەوە. لە حاڵێکدا کە مامۆستایان لەگەڵ سەرکوتکەران لە تێک هەڵچووندا بوون، مامۆستایانی ژن لە ناوەندی مەیدانی بەهارستان دانیشتن و سەرەڕای هێرشی هێزە ئەمنیەکان یەک کاتژمێر درێژەیان بەم ناڕەزایەتێدا. شوڕای هەواهەنگی ڕێکخراوی پیشەیی مامۆستایانی ئێران ڕۆژی پێنجشەمبە بڕیارنامەیەکی دەرکرد و تێیدا وێڕای وەبیرهێنانەوەی بابەتەکانی سەرەوە و چاوپۆشیکران لە هەڕەشەکانی بەڕێوەبەری ڕۆژنامەی کەیهان تیشکی خستە سەر مافی تۆژەکانی دیکە و نووسی. ئێمە لە چوونە سەرەوەی موچەی هەموو تۆژە کۆمەڵایەتەکان و کرێکاران و زەحمەتکێشان بۆ سەرەوەی هێڵی هەژاری پشتیوانی دەکەین و ژیانێکی خۆشبژێ و شیاو بە مافی هەمووان دەزانین و دژی لێکدانەوەی ناکارناسانەین کە پێی وایە بردنە سەرەوەی موچەی مامۆستایان دەبێتە هۆی چوونە سەرەوەی ڕێزەی ئاوسان. ئەوەی داهاتی نزومی، دزی و گەندەڵی بەرین و سەربوونەوەی سروەت و دەسەڵات لە ناو دەستی کەمینەیەکی بچووکدایە کە ئەمنیەتی ماڵی و دەرونی زۆربەی کۆمەلگای خستۆتە مەترسیەوە. مامۆستایانی خەباتکار ساڵهایە کە هەم بە شێوەی خۆرسک و هەم بە شێوەی ڕێکراو بۆ وەدیهاتنی خواستەکانیان بەرامبەر بە دەوڵەت دەستیان داوەتە خەباتی سەرشەقام و ئاشکرا. مامۆستایان کۆمەڵێک داخوازیان هەیە کە لێرەدا دەتوانین ئاماژە بە گرنگترینەکانیان بکەین. برنەسەرەوەی موچە بۆ سەرەوەی هێڵی هەژاری لە ڕێگەی بەرەوەبردننی ریزبەندی پیشەیی مامۆستایان، ئازادی دەست بەجێی هەموو مامۆستایانی بەندکرا و کۆتایی هێنان بە ئەمنیەتیکردنی خەبات و بەستنی هەموو پەروەندە ئەمنیەتەکان، هاوسانسازی موچەی خانەنشین کراوان و برنەسەرەوەی ئاستی بۆ سەرەوەی هێڵی هەژاری، خوێندنی بێبەرامبەر لە ڕێگەی ڕێگری لە خصوصیکردن و کاڵاییکردنی فێرکاری، کۆتایی هێنان بە تاڵانی سندوقی پاشەکەوتی مامۆستایان و سپاردنی ئیدارەکان بە نوونەرانی خودی مامۆستایان. هەڵبەت ڕێکراوەکانی مامۆستایان کە لە ئێستادا پتر لە ڕابردوو جێگای متمانەی گشت مامۆستایانن لە هەر کۆبوونەوە و یان زنجیرە ئاکسیۆنێکدا هێندێک لە خاستەکانیان کردۆتە ئەولەویەت و خستویانەتە دەستوری کاری خۆیانەوە. بەڵام گەیاندنی لانی کەمی موچەی مامۆستایان بۆ سەرەوەی هێڵی هەژاری، هاوسانسازی خانەنشینکراوان و برنەسەرەوەی ئاستەکەی بۆ سەرەوەی هێڵی هەژاری و ئازادی دەستبەجێی هەموو مامۆستایانی بەندکرا و کۆتایی هێنان بە ئەمنیەتیکردنی ناڕەزایەتەکان و ڕاگەیاندنی بەسرانی هەموو پەروەندە ئەمنیەتەکان لەسەرەوەی خواستەکانیانەوە بوو. کۆبوونەوەی خەباتکارانەی مامۆستایان لە ڕۆژانی 20، 21 و 22 سەرماوەزدا ئەوەندە بەهێز بوو کە پاش 10 ساڵ مەجلس نشینانی ناچار کرد تا گەڵاڵەی ریزبەندی کە لە مەجلسدا خۆڵی لەسەر نیشت بوو لە کەشۆکان بیهێنە دەرێ و بە قەولی شوڕای هەواهەنگی بە گۆترە پەسەندی بکەن. مەجلسی شوڕای هەواهەنگی لە دانیشتنی سێشەمبە 24 سەرماوەزدا بە پەسەندکردنی چەند مادەیەکی دیکە لە گەڵاڵەی نیزامی ریزبەندی مامۆستایان کۆتایی بەکاری لێکدانەوەی ئەم گەڵاڵەیە هێنا. بەپێی ئەو پەسەندکراوەی مەجلس ئایننامەی بەکردەوە دەرهێنانی یاسای نۆ پێویستە لە ماوەی 1 مانگدا بە بەشداری ناوەندە بەڕێوەبەرەکان ئامادە بکرێت و لەلایەن هەیئەتی وەزیرانەوە پەسەند بکرێت. بەپێی یاسای ریزبەندی لانیکەمی موچەی کارمەندانی ئاموزش و پەروەرش 8 میلیۆن و 80 هەزار تمەن و لانی زۆریشی نزیکەی 16 میلیۆن تمەن دیاری کراوە. ئەم پاشەکشەیە کە
کە بەسەر بێکارانی مەزلیزنشیندا سەپاوە هەڵبەت دەستکەوتێکی خەباتکارانەیە و پێویستە لەبەر چاو بگیرێت، بەڵام شۆڕای هەواهەنگی بە پشت بەستن بە پشتوانەیەکی بەرین کە لی کرا بە سێ هۆکار ئەم پەسەندکراوەی ڕەت کردوتەوە. یەک، لانیکەمی موچەی مامۆستایان و کارمەندانی ئاموزش و پەروەرش پێویستە بگاتە 12 میلیۆن تمەن لە مانگدا، نەک 8 میلیۆن و 800 هزار تمەن. هاوسانسازی موچەی خاننشینکراوان لەبەر چاو نەگیراوە. سێ، مامۆستایانی بەندکراو کە بۆ وەدیهاتنی ئەم خواستانە لە ناڕەزایەتەکاندا بەشداریان کردبوو ئازاد نەکراون. هەروەها سەرایەداران و خزمەتگوزارانی مەدرسەکانیش بەهۆی بایخنەدران بە مافەکانیان دش بەم پەسەندکراوەی مەجلس بە توندی ناڕەزایەتیان دەربڕی. ئەوان لە بانکێشتێکدا نووسیان: ئێمە وەک کۆمەڵێک سەرایەدار و خزمەتگوزاری کشوەری ڕادەگەێنین کە لە ئاست پەسەندکراوی ئەم دوایانەی مەجلس سەبارەت بە ڕیزبەندی یەکجار ناڕازین. ئەگەر ئێمە سەرایەداران و خزمەتگوزاران لە سەرما و گەرمادا لە پەنا مامۆستایانی ئازیز لە مەدرسەکان حوزورمان نییە؟ مەگەر ئێمە پرسولەنی مەدرسە نین؟ مەگەر ئێمە بنەماڵەمان نییە؟ مەگەر تەوەڕوم لەسەر ژیانی ئێمە کارگەری نییە؟ بۆچی مافی ئێمە لەبەر چاو ناگرن؟ پێوەستبوونی چەندین بەشی تازە لە کرێکاران و کارمەندانی ئاموزش و پەروەرش بە ڕیزی خەباتکارانەی مامۆستایان لەلایەکەوە ناڕەزایەتەکانی ڕادیکاڵتر کردوونەتەوە و لەلایەکی دیکەشەوە میدیای کۆنەپەرستی ڕژیم لەوانە سدا و سیما کەیهان و جوانی سربەسپای پاسدارانی ناچار بە درۆ دەلەسە و هەڵیت و پلیت و هەڕەشە کردووە. بەڵام ئەم هەڕەشانە لە هاوسەنگی هێزی ئێستادا ئاکامێکی نییە و مامۆستایان و پشتیوانانی کۆمەڵایەتی بەرینیانی تووڕەتر کردوت و دەیکات. مامۆستایانی مافخواز و خەباتکار لە ئێستادا ڕێکخراوترین بەشی بزوتنەوەی کرێکارین. پەیوەندی ڕێکخراوەکانی مامۆستایان لەگەڵ هەموو ڕێکخراوە کرێکارەکان لەوانە سندیکاکانی حوتەپە و واحد، شوڕای ڕێکخستنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت و باقی ڕێکخراوە ڕەسەنە کرێکارەکان چرای هیوای گەیشتن بە ئامانجی کورتماوە و درێژماوەی بزوتنەوەی کرێکاری درەوشاوەتر کردوتەوە.